بینانی بەڕێز سڵاوتان لێبێت و بەردەوامی لە پێشکەشکردنی چاوپێکوتنەکەمان لەگەڵمان بن لەگەڵ بەڕێز کاک فواد مەجید مستی. لە مێژە قسەیەک هەیە لە ناو کووردا ئەوش ئەوەیە کە کورد بە شێوەیەکی لێبوردەی ئاینی وەرگرتووە و شێوازی مۆدلی کورد بۆ پێشوازیکردن لە ئیسلام مۆدلێک بۆ پڕبووە لە لێبوردەوەی ئاشتی و یەکتر قوبڵکردن و ئەمەش با درێژایی مێژووی کورد ڕەنگی داوەتەوە و شەڕی ئاینی لە ناوخۆی ماڵی کوردانە بوو و ئەمەش ڕنگدانەوەی لەسەر هەموو ئەو هێزە ئاینیانە هەبووە لە کوردستانە. من ئەمە پرسیارەکەم بەم شێوەیە ئەڕاستی بەڕێز بکەم، ئایا ئەم تێزە لە بەنەڕەتەوە تێزێکی ڕاستە ئیسلامی سیاسی و هێزە ئاینەکان لە هەرێمی کوردستانە بە هەمان ئەو تایپە عەرەبیە فۆر ئیسلامیان وەرگرتو و تەبەنی دەکەن و مەترسین لەسەر دیموکراسی و ئازادیەکان یان بە پێشەوانەوە ئیسلامێکی کراوەی کوردانیان وەرگرتووە و کە هەموو لای قوبوڵەکات. ئەگەر بگەڕێنەوە بۆ باگراوندە مێژوویەکەی تۆ لە ساڵ 1940 تاکەی خوان هاتە عێراقەوە لە سەردەسی مەحموود سەواف و هاتە عێراقەوە بگەڕێنەوە بۆ کوردستان ئەبینین ئیخوان نەیتوانیوە لە کوردستانە هەر ئەسڵن پێگەشی هەبێ، چونکە فکری ئاینی بەو مەفهومەی کە ژیانەوەی فکری ئوسوڵیەت و ئەوە لە ناو کۆمەڵگای کوردیان نەبووە و بە پیرەوە چوونی نەبووە. هەتاوەکو ساڵەکانی هەشتاد تەماشای بکە لە ماوەی 40 ساڵەکە کاتە نیو قەڕن ڕاستە حیزبی ئیسلامی کە ئەو کات ئیخوان هێنی کردووە ئەوەی کردووە سەرکردایەتی کردووە تووشی چەند ئەوە بۆ تەنگ و چەڵەمی سیاسی هاتوۆتە ڕێگەی و بەری پێگیرا و ممارەسەی نەشاتی نەکرا و لە بەعزێ مەفاسیلی تەریخیشا بەغیر بە ناڕاستەوە خۆوەکو سەردەمی عەبدوسەلام و ئەوانە جۆرێک لە نزیک بوونەوە ئەوە هەبوو لە بینە، ئەمما لەگەڵ ئەوەشا لە کوردستانە هەر نەیتوانیوە پێگەی هەبێ بۆ چونکە خەڵقی ناو کوردستان یعنی ئینسانی کورد بە پیرۆچوونی نەبوو بۆ ئوسوڵەتی ئیسلامی، خەڵق دیانەتی یعنی دینی ئیسلامی وەرگرتووە بە درێژایی مێژوو کەوەری گرتو فێری بۆ پەیڕۆی هێنەکان نەریتە ئاینەکانی خۆی کردو بە دیانەت ئیسلام بۆ ئیتر خەڵقێکی زۆریشی لێ پێگەیشت و شێخ و مەشایخ و تەکیە و خانەقا و هەمووی معلومە لە کوردستانە چۆن بووە، بەڵام ئەوەی کە بێتە حیزبی سیاسی ببێتە ئەوەی چەک هەڵگرێ بێتە ئەوەی داوای دەسەڵاتی سیاسی بکە بێتە ئەوەی کە تەکفیری موجتەمەع بکە و کە تەکفیری دەسەڵات بکە کللتورێک لە ناو عەرەبەوە هاتەوە لەم ساڵانەی ئەخیرا دوای تێشکانی هەردوو گوتاری ناسری خیتابی عەرەبی ناسری و خیتابی بەعەس کە بۆ کە فکری عروبی ئەم جارە لە بەرجی ئاینی ئیسلامە خۆی بەرهەم هێناوەتەوە وەکو پێشتر وتم چونکە من پێم وایە هەریەک لە خزمەتی هەم فکری دینی لە خزمەتی فکری قەومی عەرەبیە و هەم فکری قەومی عەرەبی لە خزمەتی فکری دینیایە و شتێکن لە یەک جیانابنەوە ئەو ئیسلامی سیاسی بە عینی نەمەت هێنایە ناو کوردستانەوە و بە عینی نەمەتیش ئیشی بۆەکە بەو نەمەتە ئیشی بۆەکە کە تەکفیری هەموو کەسەیەکە گەر تۆ باسی زمانی عەرەبی بکە ئێستا تۆ بچۆ بەعزێک لە ناو ئەم حیزبە ئیسلامیانە قسەی لەگەڵ بکە باسی زمانی عەرەبی بکە لێت بە کافرت دانێ ئەڵێت کە زمانێکی مقدسە نابێت باسی بکەیت لەبەرەوەی زمانی قورئانە لەبەرەوەی زمانی قورئانەوە لەبەرەوەی زمانی قیامەتەوە لەبەرەوەی زمانی قەبرەوە لەبەرەوەی زمانی پێغەمبەر بوو لەبەر ئەنواع هێنێ بۆ ئەهێنێتەوە لەبەر ئەوە یعنی تۆ لە بەسیترین شتە لە بەسیترین دیاردە لەم موجتەمەعا تەماشای بکە ئێستا ئەوان بە هەمان ئەو شێوەی کە لە میسرا سەلەفیەکان ئەیکەن کە لە سووریا ئەیکەن کە لە دنیای عەرەبا ئەیکەن بە هەمان شێوە و دائیمە ئیشیش لەسەر ئەوە کراوە کاگومێ دێمە هەمومان خەڵقی وڵاتی نێزانین دائیمە ئیش لەسەر ئەو شوێنانە کراوەکە لە ڕووی کللتوریەوە لە ڕووی ڕۆشنبیری و دواکەوت. بەڵام باشە مامۆستا فواد بەڕێزە باس لەوەکەی ئیسلام لە کورد لە مێژووی خۆیان بە شێوەیەکی لە بوردەی ئیسلامی وەرگرتووە دوور بۆ لەو تایپەی ئیسلامی سیاسیکایە دوور بۆ لەو تایپە عەرەبیەی کە لە دنیای عەرەبە هەیە بە معنایەکی تر دوور بۆ لەو ئیسلامە ناسیۆنالیزەکراوەی دنیای عەرەب. بەڵام پێش ئێستا باست لە دەوری مەلەکان کرد لە کوردستانە کە لەسەر هەموو دەکارەکانی ژیانی کۆمەڵاتی خەڵک قساکەن ڕەخناگرن خەڵک تەکفیرەکەن ئایا خۆ مەلەکان لە هەرێمی کوردستان و یەکێتی زانایان ئیسلامی سیاسی نین ئەمانە خەڵکێکن سەر بە پارتە ئیسلامیەکان نین ئەوانەی کە تەکفیریان کرد بەڕاستیەکەی زیاتر مەبەستم لەوان بوو من پاشگەز نیم لە قسەکەی خۆم بەڵام زۆربەی زۆری ئەوانەی کە تەکفیری خەڵقیان کرد ئەوانەی کە دەخالەتیان کرد لە دەخالەت دەکەن تا ئێستەش و بەردەوامن لە هەموو شتێکە و هەموو شتێ بە بڤەدانێن و کەس نابێت هیچ قسە لەسەر هیچ شتێ بکاتەنان لەسەر تاریخیش ئەوانە سەر بە ئیسلامی سیاسین
ئەوە سەر بە ئیسلامی سیاسی لە خوتبەی جومعە ئەڵێ چۆن ئەبێ فڵان سوورەتی شیعری وا بنووسرێ. ئەی باشە 70 ساڵ لەمەوە پێش عەلادین مامۆستا عەلادین سەجادی کۆ کردووەتەوانێ ڕشتەی مروادی ئەو هەموو نوکتە و ئەو نوکتە هینانەشی تایە کە با بڵێن شتی وای تایە کە زۆر بێپەردە نووسیوێتەوە. ئەی باشە بۆچی کەس تەکفیری نەکرد لەو سەردەما ئەوە باشترین بەڵگەیە بۆ ئەوەی کە ئەو تەوەجوهە هەر نەبووە لە کوردستانە. بۆ نمونە 100 ساڵ لەمەوە پێش 1912 ئەگەر بێتە بە هەڵا نەچووبم شێخ ڕەزا مردووە، شێخ ڕەزای تاڵەبانی دیوانێ شیعری هەیە. ئەی باشە بیستوتە کەسێک شێخ ڕەزای تەکفیر کرد بێ لەسەر ئەوەی کەەوە خۆ بەڵام لەسەرتای ئەم سەدەیە جەماعە عیرفان تیرۆر کراوە. ئەوە لە دوای ئەوە لەسەر ئەوە تیرۆر کراوە چونکە خەتەر بۆ بەسەر دەسەڵاتی سیاسی، خەتەر بۆ لەبەر ئەوەی ڕۆشنبیریە بۆ بڕوای بەوە نەبوو کۆمەڵی خەڵک کە ناویان جلخوار بووە پەیڕەوی سیاسەتەکانی ئۆزدەمیر و تورکیان کردو ئەوانە مەسلحەتیان نەبوو معلوم ئەوانە هەلاکانی. بەڵام باشە پێت وانە لە کوردستانە ئەوەی کە پێدەوتێ دامەزراوەی ئاینەی مەلاکان لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی نەفەسی قسەکردنیان کەوتوتە ژێر کاریگەری نەفەسی ئیسلامی سیاسی و نەفەسی ئیسلامی عەرەبیەوە بەتەکید بەتەکید ناتوان لێ دەرچن چونکە ئەوانیش بە تەسەوری من یعنی من وا تەسەورەکەم ئەوانیش ناتوان خۆیان تەجرید بکەن لەو کللتورە، خۆیان تەجرید بکەن لەو میتۆدە فکری کە لەسەری چەند ساڵە ئیشیان کردو ئیژەکەن. من پێم وان نییە ئێستا ئەگەر بچیتە لای یەکێ لەو بەڕێزانەی کە لە مەجلیسی ئیفتایە لە کوردستانە هەتا ئێستا فتوایەکی دەرکردو دەربارەی تەعەدودیەتی ژن توانێتی ئەگەر تەجاوازی ئەوەی کرد من پێڵێمە ئەمە فعلەن ئەتوانێ ئەسڵەن 1001 نقطە هەیە هەموویەکان گیرە بنەوەتیایە و ئەمە معنایەوە نییە من زدی مامۆستایەکی ئاینیم کە پێشنێژیەکەون من کارم پێوەی نییە ئەو پێشنێژی خۆیەکە منیش وەزیفا بینیمێکی چکە ئیشی چکاکە هەرکەس وەزیفە و ئیشی خۆی هێقەی ناکە بەڵام دەخالتکردن لە هەموو جومگەکانی ژیانی کۆمەلگا کە ئیشی ئەو نییە ئەمە لەوە ئەچێتە دەرەوە کە کۆمەلگا بەریتەوە بۆ کۆمەلگایە کە دەقی لەسەر هاتووە بێزگە لە حەسان بنی سابیت هیچ کەسێ شاعیر نییە، هیچ کەسێ بۆی نییە شعر بڵێ ئیلا بێ شعر بەو نەوع بڵێ کە دەق باسی کردووە چونکە هەموو شتێک لە مەفهومی میتۆدی ئاینیە تۆ لە من باشتر دەزانی کاگومێت بە پێوانە بە تەرازوی حەڵاڵ و حەرام پێوانە ئەکرێ داهێنان لە میتۆدی دینیە تا چەند ئەگونجێ لەگە شەریعەتە ئیتر ئەو داهێنانە هەرچی بێت لە هەر لەبەر ئەوەشە مەسەلەی ئیبداعی بینی مەسەلە وێنە یعنی هونەری وێنەکێشان لە عالەمی ئیسلامیە هونەرێکی پێشکەوتوی نییە بە پێچوانەی ڕۆمانەکان و یۆنانیەکان و ئەوانەوە مامۆستا فواد ئیسلامی سیاسی لە هەرێمی کوردستانە ئەوەی کە لە ئەزمموی هێزی ئیسلامی سیاسیە بینومانە لە هەرێمی کوردستانە بەشدادیکردن بووە لە پرۆسی هەڵبژاردن و نەشاتی دیموکراسی لە هەرێمی کوردستانە بەپێی ئەو ڕژەیە کە لە دەنگەکانی هەڵبژاردنە هێناویانە قایل بوون بەشداری لە بەشداریان لە حکومەت کردووە بەشداریان لە پەرلەمان و نەشاتی پەرلەمانیا کردووە و بن نەتیجە ئەو قەراریان قبول کردووە کە لە پەرلەمانی هەرێمی کوردستان بە زۆرینە دەرەچێ ئایا هەموو ئەمانە پێمان ناڵێن ئەم هێزە ئیسلامیانی کوردستان خەتەر نین لەسەر دیموکراسی و لەسەر ئازادی کاگومێت ئیسلامی سیاسی لە سەرتاسەری دنیا بە دوو شێوە تەعاملەکە شێوەیەکیان ئەوەیە ئەگەر لەگەڵ توانیت ئەگەر توانی ئەو قوبوڵیەکە ئەگەر نەیتوانی قوبوڵی ناکە ئێستا چیەکە لە بەردەم پرۆسەیەکە پێش چاوی دنیا و انتخابە دەکرێت ئەبێ قوبوڵیکە و هەیە ئیستیفادەش ئەکات کەڵکی ژوەرەگرێ لە پرەنسیپەکانی دیموکراسیت کورسی لە پەرلەمانە ئەبێ وەکو معارەزەیە خۆی دەرەخا جمهور بۆ خۆی کۆکاتەوە پارە و پولیش لە خەزیێنەی حکومت دەسەڵاتی کوردی وەرەگرێ و ممارەسات یعنی چالاکی سیاسی خۆشی ئەنوێنێ و هیچ ڕێگرێ نییە لە بەردەمیا ئەمانە هەمووی لە حاڵی حازرە لە خزمەتی ئەوەیە ئیستیفادەی لێکە هیچ کەسێک هەیە لەسەر ئەوەی کە ئەم ممارەسی نەشاتی سیاسیەکە بیگرێ دەسەڵات دەیگرێ دەسەڵات بەپێی ئەو دەستورە موقەتەی کە لە کوردستانە پێڕەوکرێ حەقی یاوە بە حیزب دروست بێ ئەو حیزبانە چۆن دروست بێ با دروست بێ بەڵام لێرایە مەسەن نقطەیە ئایا لە دنیای دیموکراسی حیزب قبوڵەکەن لە چ دەوڵەتێکی دیموکراسی دنیا هەیە قبوڵی بکە حیزب لەسەر ئەساسی ئاینی دروست بێ لە هیچ دەوڵەتێکی دنیا نییە و قبوڵیشی ناکە لەسەر ئەساسی ئاین بێ ئەگەر بە ناویش ئاینی بێ وەکو حیزبی دیموکرات مەسیحی ئەڵمان بەس منهەجەکەی منهەجێکی ئاینی نییە بەزناوەکەی ئاین نییە لای ئێمە سوی ئیستیفادەکە لە پرەنسیپەکانی دیموکراسیەت بەڵام کە خۆی دەسەڵاتی گرتە دەست پەرلەمانێک کار پێەکە ئەگەر ئیمانیشی بە پەرلەمان هەبێ
یاسایەکدا ڕێژێ کە بگونجێ لەگەڵ میتۆدی فکرەکەی خۆیان لەگەڵ میتۆدە ئاینەکەی خۆیان بەڵام ئێستا دەسەڵاتی نییە زۆرینەی خەڵک دەنگیاوە بە دوو حیزبی تر لەبەر ئەوە چی بچیەکە ئەتوانێت چی بکە ئەتوانێت چەکەڵ گرێ و بڵێ ئەوە ئەتوانێت بەشداری ناکە خۆی زەرەرک بەڵام لەگەڵ ئەوەی کە ئەمە ڕاستە لە هیچ شوێنێکە ئیسلامیەکان بە شێوەیەکی گشتی لە مەسلەی دیموکراسی زەرەریان نەکردووە لە مەسلەی بەشداریکردن لە هەڵبژاردننا زەرەریان نەکردووە بەڵام لە هەمان کاتە ئێمە تایپی تری ئیسلامی سیاسیمان هەیە لە کوردستانە کە مطلقاً بەشداریکردن لە عملی دیموکراسی بە حرام و بە مشارکەکردنی کوفر و بە دامی ئەوانە لە قەڵم ئایا پێتوانی ئەم هێزانەی کە بەشداری دیموکراسیەکەن هێزێکی دەرمن و قابلی ئەوان هەیە تعاملان لەگەڵ بکرێت و قابلی ئەویان هەیە کە خەتەر نەبن لەسەر دیموکراسی و ئازادیەکان کاکە ئومێت من پێم وانە فەرقێکی زۆر جەوهەری لە بینی ئەو دوو تەوەجوها هەبێ هەر بۆ خۆیان تەرحێکیان هەیە تەرحی مەرحەلەی مەکی و مەرحەلەی مەدینی بازەکەن لە زروفێکا کە دەسەڵاتیان نەبێ بەرامبەر بە نایارە سیاسیەکانیان بجوڵێنەوە نەشاد بنوێنن و نەتوانن بەسەریان ئازاڵ بن ناوێن ناوە مەرحەلەی مەکی ئەمان ئێستا پێڕۆی مەرحەلەی مەکیەکەن لێرە لای ئێمە وەکو ئەو سەردەمەی کە سەرەتای ئیسلام کە نیان نەتوانی بەرەنگاری قوڕیشەکان بنەوە بەڵام لە سەردەمێکی کا ئەگەر دەسەڵاتیان بوو فەتحی مەکاک ئەو مەسەلەکە ئەوەیە هیچ یعنی جیاوازیەک نییە ئەمە بەس پەیوەندی هەیە بە مەسەلەی وەختەوە بە مەسەلەی کاتەوە خۆ لەوەش تونڕەوتر هەبوو کە کۆمەڵیان جیا کردوانێ جەماعەتێکیان جا بە ناوی هیجرەوە خۆ جەناب لە بن باشتر ئەیزانی ئەوە لە میسر ئەوەی ناوی هیجرە و ئەویان لە خۆیان هیجرە و تەکفیریان لە خۆیان چون لە ئەشکەوت و لە شتا ژیان وتیانە بێ مەخۆمان گۆشەگیر بکەین هەرتێکەڵ بە کۆمەلگانە بین بە هیچ شێوەیەوە هیچ بە هیچ شێوەیەکیش تەسیریان لەسەرمان نەبێ بەڵام نەچووە سەر چونکە سەر بۆی ناچێتە سەر ئەمە ئێستش کە نایە بەشداری بکەن نایە بەشداری بکە ئەوێ بە یەکسەر تەکفیرەکە یەکسەر ئەو منطقی هەیە تەکفیری مجتەمەعی نەکە بەڵام لە بیریشی نەبچێ ئەوانەی کە داخلی پرۆسی دیموکراسی بوون لەبەر دەچی سەرا تەکفیری مجتەمەعیشان کرد ئەو مامۆستا بە ڕێزەی کە هاواری کرد جیهادە بە تەنیا تەکفیری دەسەڵاتی نەکرد چونکە کەوتێ جیهادە یعنی تۆ لە من باشتر ێزانی یعنی تەکفیری هینیش کرد کۆمەلگاشی کرد یعنی کۆمەلگاش کافرە بۆ منطقی کە سەید قوتب باسی کردو کە ئەبوالئەعلا المەودودی دابشکردنی کۆمەلگا بەسەر دوو لایەنە لایەنێکیان کافرە کە ئەوانم پشتگیری لە دەسەڵات دەکەن یا بێ لایەن وەستاون لایەنێکیان خۆیان کە ئەوان لە ڕیزی پێشەوە ئیسلامان و ئەوانە مجاهیدن و ئەو خەڵق ئەوەی کە لە بەردێکی سەرا بینیمان تەکفیرکردنی بە تەنیا دەسەڵات نەبوو تەکفیرکردنی ئەو خەڵقانەش بوو کە خەڵق لە ماڵی خۆی دانیشتۆ خەڵق خەریکی کار و کاسبی خۆیەتی خەڵق خەرجی لە لادە خەریکی کوشت و کاڵ و ئیشوکاریەتی ئەوانەشی تەکفیر کرد لەگەڵ خۆیان ئەوە هەر ئەوانەش نەبوون کە بەشداری پرۆسی دیموکراسیشان کرد و کورسیشیان هێنا و لە پەرلەمانیشا بوون هەر ئەوەش نەبوون لە دەورەی یەکەمی ڕینا پاریان لە پەرلەمانەوە وەرەگرت و لەو حکوومەت دەسەڵاتەوە وەرەگرت هەر خۆیان جوزێک بە ناوی گەنگەڵیەوە کە خۆیان جوزێ نەبوون لەو گەنگەڵیە کە لە کوردستان ئەکراوە وەزیری ئەوقاف لە کوردستانە بەدەست هێزێکی ئیسلامیەوەیە کاکە سەرپەرشتیاری موەسسەیەکی دینی بەدەست هێزێکی ئیسلامیەوە بە پارۆپولی حکوومەتی هەرێم ئەجندای حیزبی ئیسلامی چێ بەجێکرد باشە لە دۆخی ئێستا هەرێمی کوردستانەکە ئازادی و دیموکراسی بە شێوەیەکی گشتی ئەگەر ئەو گریمانەیە قبولکەین لەژێر مەترسیەکی ئەمڕۆ یان سبەی هێزە ئیسلامیەکان هەیە بە تەسەوری تۆ ضرورەتە ئەدای هێزە عیلمانیەکان چۆن بێت لەم مەسەلەیە یالانێکم ئەو هێزانی کە خۆیان ناو عیلمانی من پێم وایە تا چەند لەو ئەدایان ڕازیت من لە ئەدایان ڕازی نیم لەبەر ئەوەی بە حەقت پێشتری ژوتم چونکە ئەو حیزبانەی لە دەسەڵاتان بەمیان بەو شێوە بۆ خۆیان حیزبی ئاینی یان هیچ نەبێ پشتگیری لە میتۆدی ئاینیەکەن و لەگەڵ دامەزرانی سیستەمێکی ئەلمانیانین بەو جۆرەی کە پرەنسیپەکانی سیستەمی دیموکراسی خوازێت چونکە دیموکراسیەت و ئەلمانیەت دوشتن لە یەک جیا نابنەوە کاکە کرۆکی دیموکراسیەت ئەلمانیەتە جەوهرەکەی ئەلمانیەتە چونکە نمونێگەێنینەوە لەسەر ئەوە لە سایی دەوڵەتی ئاینیە هاوڵاتی لەسەر ئەساسی دەق معامەلی لەگەڵەکرێ لە دینی ئیسلامە لە دیانەتی ئیسلامیە خەڵقێک کە ئیسلام نەبێ بە ئاین بە ئەهلی زیممەی ئەعتیبارەکرێ ئایا یەکێکی عیسایی لە سایی دەوڵەتێکی ئاینیە لە سایی
ئەم دەوڵەتا کە ئێستا ئێمە پێڵێن ئەلمانی ئەم دەسەڵاتی ئێمە پێڵێن ئەلمانی ئەوان قوبوڵیان نیە قایم قامێک لەبەرەوەی مەزەبەکەی جیای لە هەڵەبجە ئەو بکرێ مزاهرە بە ناوی جیاجیاوەکەن لە زەدی ئەوان قوبوڵیان نییە کەسێکی سەرکردایەتی پارتی هین ئەوە بێ پارێزگاری هەولێر بێ کوشتیان فرانسوا حەریریان بۆ کوشت فرانسوا حەریری ئەو مەسیجە بوو ئێرا بە پارتی لەبەر ئەوەی کە قوبوڵی ناکەین لە وڵاتێکی ئیسلامە حاکمەکەی مەسیحی بێ ئەی چۆنی قوبوڵەکە سەرۆکی دەوڵەت مەسەلا سەرۆکی وڵات سەرۆکی وزەرا بە پێی ئەهەلیەتی خۆی بە پێی ئیمکانێتی خۆی چونکە لە دیانەتی لە سیستەمی دیموکراسیە بە حقیقت ئیش بۆە ناکرێ ئەمە دیانەتەکەی چێ ئیش بەوە کرێت تا چەند ئەمە توانای بەڕێوەبردننی ئەو کارەی هەیە تا چەند ئەگونجێ ینی پیاوێکی مناسیبە بۆ ئەو شوێنە مناسیبە کە دائەنرێ لەسەر حسابی ئەهلیەتە لەسەر ئەو مەقایسەکانە لە سیستەمی دیموکراسیە ئاوا پەیڕەو ئاوا ئیش لەگەڵ هاوڵاتی ئاکرێ بەو چاوە تەماشای هاوڵاتیەکرێ کە چ موقعێکی هەیە لە کۆمەڵە ینی چۆن ئەتوانێت خزمەتی چۆن ئەتوانێت ئەرکی خۆی بەڕێ بەڕێەوە و چۆن واجباتی خۆی بەجێ چۆن حقوق خۆشە حقوقیشە پارێزرێ لە دەوڵەتی دینیاوان نییە لە دەوڵەتی دینیا ئەهلی زیمەیە ئێمە هەموو تاریخی ئیسلامە گەر بکەنینەوە تەماشاکە لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیز سەردەمی ئومەویەکانە ئەسەن شەرایەتی داناوە بۆ ئەوەی ئەبێ خانووی مەسیحیەک نابێت لە خانووی ئیسلامێک بەرزتر بێ ئەو تو تاریخی ئیسلامی خوێنەوە تۆ ئەیزانی کاکە قبوڵی نەبووە ینی تعلیماتێکی دەرکردووە لە ناو شاری شامە لە ناو شامە قبوڵی نەبووە خەڵقێکی غەیری ئیسلام ئاینێکی تری هەبێ سواری ئەسب بێ و توێت هەبێ سواری ئێستر بن بۆ جیا بکرێنەوە کەمە ئەبێ پشتێنێ بەستن بۆی خەڵق لە دوورۆ بزانێکە ئەوە هینە ئەوە نمونەی دەوڵەتی خەلافەتە کاکە ئێستا تۆ لەم سەردەما تەماشا بکە کە باز لە دەوڵەتی ئیسلام و دەوڵەتی ئەوە کرێ و بە ناوی کرانەوە وڵا ئەوە نییە ئەو شتە وان نییە بە ئەو وەختی باسێکە اینجا بۆ باسین تەریخ نابێ بکەین ئێمە ئەو مۆزوعەکە تۆ ئیسارە نەکردو من خۆم ئیسارەکەم وڵا ئەوە مەسئلەیە کە زۆر ئەهێنێ قسەی لەکە بکرێ ئەوە میتۆدی فکری ئیسلامی سیاسیە کە قبوڵی نییە تەریخ بەو شێوەیە باس بکە کە لە زەمان و زەمینێکە ڕوویاوە یعنی بعدی تاریخی ئیسلام ئەیە بخاتە فەزایەکی میتافیزیقیەوە کە تۆ بۆ نەبێ قسەی لەسەر بکەیت تاریخە ئەوەیە کە ڕوویاوە نەک ئەوەی کە من و تۆمانەوێ تاریخ و تاریخەیە کە مۆڕخینی ئیسلام خۆیان نووسیویانەتەوە ئێستا منهجێک هەیە ئەگەر نازەم جەناب حتمما ئاگال لێیە منهجێک هەیە تاریخی تەبەری کە کۆنترین مؤرخی ئیسلامە تاریخی تەبەری بێن بە شێوەیەکی ئینتیقائی بینووسنەوە جارێکی کە و ئەوەی کە ئەگونجێ لەگەڵ منهجە فکریەکەیانە ئەوە تەبع بکرێ ئەوە بڵاو بێتەوە نەک ئەوەی کە تەبەری خۆی نووسیوێتی ئەمە بۆچی ئەمە تەشویقکردنی تاریخ نییە ئەی باشە چۆن ئەکرێت تۆ لە سایی سیستم ئەمە لە سایی چ دەسەڵاتێکە ئەکرێ ئەمە دەسەڵاتێکی ئاینەیەکە یا دەسەڵاتێکی ئەوەیکە یعنی معقولە دەسەڵات بەناو دەسەڵاتێکی ئەلمانیەکە وانە لە حقیقەتە یعنی ئەو تۆمەتێکە هێزە ئیسلامیەکان ئەینەن بە پاڵ دەسەڵاتەوە بۆ ئەوەی لە ناو خەڵقە بە شێوەی ئەوەی کە ئەلمانەتی پێناشری بکەن کە فارسەکان پێڵەن ئاوام فریوی ئەو ئەوان فریویە بەڕاستی بۆ هەڵخەڵاتانی خەڵقەوەمە هێزێکی ئەلمانیت وایە و کافرە و ملحیدە و ئەوەی وڵا بڕوات بێ لە ناو دەسەڵاتی کوردیا خەڵقی وای تایە لە هەموو هێزە ئیسلامیەکان ئیسلامی ترە بەڵام باشە مامۆستا فواد بێگومان تاریخی ئیسلامی بە تاریخی جیلی یەکەمیشەوە بە تاریخی جیلی یەکەم و جیلی سەحابەشەوە تاریخێکە بۆ مناقەشەکردن و بۆ ڕخنەگرتن بەڵام زۆر جار ئەوەی کە بەکارێنێ ئەوەیە کە ئەو تێزەی کە لەبارەی تاریخەوە خراوەتە ڕوو نەقدی مەرحەلێکی جارێکراوی مێژووی ئیسلامەکە بە زمانێک بۆ ئیستیفزازی تیا بووە و شعوری خەڵکی ئیمانداری بریندار کردووە تۆ چۆن ئەڕوونیتە ئەم پاساوە ئایا ئەم پاساوە پاساوێکی حەقیقیە کە بەرگری لە مافێکی دیاریکراوی کەسی ئیسلامی ئەکایە ئیماندارەکە یان تەنها دەمامچێکە بۆ دەرکردنی تاریخ لە مەساحەی خۆی وەکردنی بە شتێکی بانمێژووی بۆ ئەوەی لەسەر و عەقڵ و ڕخنە و لێکدانەوە بێت منهجی فکری ئیسلامی سیاسی ئەوەیە کە نابێت توخنی مێژووی ئیسلام بکەوی يعني بعد تاريخي إسلام بعد تاريخي إلغابك أو لفظايا كاي هيلتو يعني هموش تكاني أخاتا يعني أو فظايا ميتافيزيقي وكامل لدى صلاة إنسان بدر من
کە زۆر ورد ئەبییتەوانێ ئەچیتە ناو ئەو مەسایلەنەوە دقێک لە قورئان ئەهێنیتە دەرەوە با بڵێن کە ئەچیتەوە سەر ئەحمەدی نیساپوری کە ئەسباب نزولی نووسیوە سیرەکەی مقارنەیەکی ئەسباب نزول معلومە و پێم وایە هەموو پیاوێکی ئاینی هەموو مەلایەکیش لە وڵاتە و لە هەموو دنیا چێتەوە سەری بەڵام کە خەڵقێکی غێری خۆیان بێ بڵێ کاکە سوورەتی عەبەس بۆچی نووسراوە بۆچی هاتووە لە ئەسباب نزولە پێ دەڵێ لەسەر چی هاتووە جەناب لە من باشتر ێزانی بەس ئەو قبوڵی نییە من بێڵێم بەڵام خۆشی پەردەپۆشیەکە خۆشی باسی ناکە ئەی ئەگەر ئەمەی من ناڕاستە ئەی بۆچی فتوایە دەرناکەن بە ئەسباب نزول ئێڵغاکەن بۆ ئەچنەوە سەری بۆ ئەو شتانی کە خۆیان مەبەستیان بێ ئەچنەوە سەری و بۆ ئیشی پێکەن بۆ ئەوەی کە لە ساڵحیان ئیشی پێ ناکەن و هەروەها نمونە زۆر لەسەر ئەوە لەسەر معسوومیەت خۆت جەناب لە من باشتر ێزانی لەسەر معسوومیەت دەیان دەقەیە یعنی باشە ئێستا ئەگەر من و تۆ لەگەڵ مامۆسایەکی ئاینیا دانیشین قسە بکەین لەسەر معسوومیەت قبوڵیەکە باسی معسوومیەت بکەین قبوڵیەکە لێکمان نەخێر مەسەلەکە ئەوەیە ئەو بۆ نوعی کە خۆی ئەوێ تەفسیری ئاینەکە نەک بۆ نوعی کە هەبووە کە هەیە کە پێی ڕەوە کرێ تاریخی جواب باز ناکرێت تاریخ ئەوەیە کە نووسراوە تاریخش کەس نووسیوە ئەوانە خەڵکی بێدین وشت نیان نووسیوە تەفسیر الکەبیر چێ نووسیوێتی تەبەری نووسیوێتی بۆ ئیش بە تەفسیر الکەبیرەکە ئەی بۆچی ئیش بە تاریخەکەی ناکە ئەو ئینتقائیەتە تەنیا لە منهەجی کەسێکایە کە بە شێوەیەکی میتافیزیکی ڕوانێتە شتەکە نەک بە شێوەیەکی عیلمانی و عەقڵانی وەنیە چۆن یەکێکی وەکو تەبەری مەسەلا ئیبن کسیر تەفسیری هەیە تاریخیشی هەیە ئێخۆ مەرجعی هەرە گەورەی هەموو ئیسلامی سیاسی ئیبن کسیرە لە تەفسیرە وەنیە باش ئەی بۆچی دەیان و سایان شت لە تاریخەکەی هەیە ئەڵێن وانە کەواتە ئەوەی ئیسلامی سیاسی مامەڵی پێکا لەگەڵ تاریخە مامەڵیشی انتقایی لەگەڵ دەست لەگەڵ تاریخە هەڵبشاردنی ئەوەی لە تاریخ پێویستی بێتی تەوزیفکردنی بۆ بەرامی سیاسی و ئایدۆلۆژی من دو پرسیارم لە بەڕێزیەکەم ئایندەی ئازادی قسەکردن ئازادی ڕخنەگرتن لە مێژوو لە عەقڵ لە ئاین لە کۆمەلگا لە نەرید مەسەلە دموکراسیەکان لە سایی هەژمۆنی بیری ئاینی و هەژمۆنی ئیسلامی سیاسی لە هەرێمی کوردستان و مجاملەی هێزە عیلمانیەکان بۆ بەناو عیلمانیەکان بۆ مەسەلەی ئیسلامی سیاسی چۆنە بینی من پێم وایە ئەبێ دەسەڵاتی کوردی و جاری تریژ وتومە ئەبێ زۆر کەڵک لە مێژووی مسر وەربگرن و زۆر کەڵک لە مێژووی ئیخوان و عەبدولناسر و ئەنوەر سادات وەربگرن ئەو کاتێک کە ئەنوەر سادات زۆر پشتگیری لە ئیخوان کردو ئیخوانەکانی هێنایەوە و لە هەمووی هێزە دیموکرات خوازەکانی یە و لە هەمووی هێزە عەلمانیەکانی یە ئەخیرەن خۆیان کوشت و ئەو تەجروبەیە پێش ئەوەی کە چەند ساڵێک بەسەراتیە پەڕێ لە کوردستانی ئێمە محاولەکردنی کوشتنی سەرکردە کوردیەکان و مەسئولەکانی کوردیان کردووە لە کوردستانە کراوە من پێم وانێ ئەمە هێزێکی میان ڕەو کردوێتی یا ئەمە هێزێکی ئەوە کردوێتی ئەو بەلای منەوە مهم نییە لای من وایە هەموو هێزێک ینی منهەجەکەی تەوەجوهی دامەزرانی دەوڵەتی ئیسلام بێ میانە ڕەو لە تەفکیری زۆر سپاس بەڕێز فواد مەجید مستری نووسەر لە بۆڵی لە کۆڵینەوە ئاینەکان تا زۆر سپاس دەکەم بۆ ئەمەدەبوونت بەڵێ بینەرانی بەڕێز خۆشەویستانم ئەو چاپێکردنی گوێتان لە بگفتوگۆکردن بۆ سەبارەت بە ئیسلام و دیموکراسی ئیسلامی سیاسی و کاریگەریەکان لەسەر مەسەلەی دیموکراسی کۆمەلگای ئیسلامیەکان بە ئومێدەوەی سەرنجمڕاکێشا بێتن زۆر سپاس مامۆستا فواد سپاس سپاس